منداڵترین دایک لە مێژووی مرۆڤایەتیدا کە تەمەنی تەنها 5 ساڵ. جیاوازی نێوان تەمەنی دایک و منداڵەکە تەنها 5 ساڵ. بووە بچووکترین دایک لە جیهاندا کە جیاوازی نێوان تەمەنی و تەمەنی منداڵەکەی تەنها 5 ساڵ. یەکێک لە پرسیارە سەیرەکان ئەوە بوو کە چۆن دەکرێت منداڵێکی تەمەن 5 ساڵ ببێت بەدایی. لەگەڵمان بن بۆ چیرۆکی لینا مەدینە کە وەک بچووکترین دایک لە مێژووی مرۆڤایەتیدا ناسێنرا. سەرەتا دایک و باوکی و پزیشکەکان پێیان وابوو کە ئەوسانی مەترسیدار یان گرێ لە گەدەیدا هەیە. بەڵام دوای پشکنین پزیشکەکان شۆک بوون کە لینا لە تەمەنی 7 مانگی دووجانیدا. بۆ ئەوە بەستەش برایە نەخۆشخانەیەکی تایبەت بە لەدایک بوون و دوای مانگ و نیوێکمانەوەی لە بەشی نەشتەرگەری قورس توانرا منداڵەکە لەدایک ببێت بە کێشی 3 کیلۆ و تەندروستێکی ئەو پەڕی باشەوە. لینا وەک خوشک مامەڵەی لەگەڵ منداڵەکەیدا دەکرد. تەنانەتا تەمەنی 10 ساڵیش نەیدەزانی کە ئەو دایکێت. پزیشکەکان حاڵەتێکی سەیریان تێبینی کرد کە یەکەم سووری مانگانی لینا لە تەمەنی 8 مانگیدا بوو و تەمەنی 4 ساڵیەوە ڕەحمی وێرکەدانی گەشەی کردووە وەک ژنێکی پێگەیشت و کە ئامادەبێ بۆ دووجان بوون. بەڵام سەبارەت بە پرسیاری ئەوەی ئایا کێ باوکی ئەم منداڵە تازە لەدایک بووە کەس نەیدەزانی و تەنانەت لیناش وەڵامی ڕوونی نەبوو بۆ ئەم پرسە. بەڵام دواتر باوکی لینا بە تۆمەتی دەستدرێژی سێکسی بۆ سەر مەحرەمەکانی دەستگیر کرا. بەڵام لەبەر نەبوونی بەڵگە لەسەر تۆمەتەکەی دوای چەند ڕۆژێک ئازاد کرا. هەندێک لە پزیشکەکان پیان وابوو کە بابەتەکە فێڵ، بەڵام نیشاندانێکی تیشکی ئەم بابەتەی پشتڕاست کردەوە کە هەندێک کات شتگەلێکی وەها ڕوودەدەن کە مێشکی مرۆڤ بەرگەی ناگرێت. لینا لە ساڵی 1972 لە تەمەنی 40 ساڵیدا هاوسەرگیری کردو. منداڵی دووەمی لەدایک بوو. دوای تەنها 5 ساڵ لە لەدایک بوونی منداڵی دووەمی منداڵی یەکەمی مرد. بەپێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرز کە بڵاوی کردوێتەوە ڕەپارێکی خەیاڵی دراوە بە لینا بۆ ئەوەی چاوپێکەوتنی لەگەڵدا بکرێت. بەڵام ئەو ڕەتی کردوێتەوە کە ئەم چیرۆکە باز بکات و دەیەوێت بەنهێنی بمێنێتەوە. ئێستا لینا مەدینە تەمەنی 89 ساڵە و لە شیکاگۆ و لە گوندێک ژیان بەسەر دەبات و نازناوی بچووکترین دایکی جیهانی لێنراوە.